ئێستا ئەزانین سەرکۆ هەوا گەرمە تابعاً ئەو کەسانی کە خۆیان لە وەرزشی پاسکیل سواریە کەسانێکی زۆر پرۆفشناڵن یاخود بنمونە حەزیان لە وەرزشەکەیە تەنیا لە ماڵەوە پاسکیلیان هەیە ئەنجامی ئەدەن پاسکیل سواریەکە لانەی لەبەر کەش و هەواکە زۆر گۆڕانکاری بەسەر کاتەکانی ئەم وەرزشە هات بێت بۆ ئەوان یاخود زۆر نەوێرن بچنە دەرەوە کە بێگومانەزان پاسکیل سواریەکی لە وەرزشانە پێویستی بە کەشێکی زۆر ئازاد و هەروەها شوێنێکی زۆر کراوە هەیە. هەر بۆیە ئێمە ئەمانەت لە تەوریان بەشەمان قسە لەسەر ئەم بابەتە بکەین کەسانێک کە حەزیان لە پاسکیل سواریە لە وەرزی گەرمایە چۆن پاسکیل سواری بکەن کاتەکانیان چۆن ڕێک بخەن چۆن ئاگیان لە تەندروستی خۆیان بێت چونکە بێگومانەزانین زۆر ئارەقەکەنەوە ئەو کەسانە هەر بۆیە چۆن ئاگیان لە تەندروستی خۆیان بێت و هەروەها لە پاڵیشە قسەیەکەکەین لەسەر سوودەکانی ئەم وەرزشە هەر بۆیە میواندارەتی بەڕێز ئەرفان فایقمان کردووە کە بەڕێزیان یاریزانی پاسکیل سواری کاک ئەرفان سڵاوە لێبێ بەخێر بیت باشیش کرد جەنابەت کاک ئەرفان سەرەتا با لەمەوە دەست پێ بکەین بێگومان هەوا گەرمە و زۆر جار لانەی لەبەر ئەم کەش و هەوا کەسانێک کە پاسکیل سواری ئەکەن زۆر جار پەکی پاسکیل سواریەکە بخەن نەوێرن بچنە دەرەوە لەم کاتانەدا کە هەوا گەرمە لەم وەرزەیە لە کەیەکا باشترە پاسکیل سواری ئەنجام بدرێت؟ سەرتا سپاس بۆ میوانداریە زۆر بەخێر زۆر سپاس تاوان بەڵێ جەم زۆر گەرمە ئەگەر بۆ لە نیوەڕۆیە پاسکیل لێ بخۆی لەوانە زەرەری زیاتر بێ باشترین کات لە ئێستاە بەیانیان زوو بۆ نمونە لە 5 تا 7 بەیانی لەو هێشتا فێن یاخود ئێواران بیزە لە 5 بە دواوە هەتا ئەوە شەوانش ئەتوانی بەس ئەگەر کاتە شەوان لێت خوڕی ئەبێت لایت و ئەوانە بەکار بۆ ببینجێت باشترە باشە جێستە جەنابەت بە جلوبەرگێکی تایبەتیشەوە هاتووی ئەمە جلوبەرگی تایبەت بە پاسکیل سواریەوە بەسێکی تایبەتمەندیم چ لەمان بۆ بکە کاک ئەرفان تاوان جلی پاسکیل لەوە کۆ دەکاتەوە بڵێن تۆ ئێستا کە بە پاسکیل ئەوە هەوا ئەبڕیت جلێکی بڵێن کەفسەوە بەرتەوە ئاسانتر بە هەوا تێپەڕی ئیسفەنجی بتایە بۆی عەزێتە نەبێ شێوازێکی جوانی بۆ هەڵ ئینیشە بڵێن بینراوە جلی پاسکیل بەعام زەقە یعنی مەسەلەن جلێک بێت ڕەنگی سەوز بێت سوور بێ ئەوانەی کە زوو دەرەکەوێت و لە شەوانیشە بەشێکی پێوەیە وەکو سوەدا ئاگرسێت زۆربیان ئاهایە باشە جا ئەگەر کەسێک لانێ ئەم جلە تایبەتەی نەبوو چ جلێکی دیکە بکات واتە لە چی دروستکرا بە قماشەکەی بۆ ئەوەی کە با بڵێن ئەم مەبەستانەی تیا بپێکێت جلی تری زۆرە مەسەن هەر جلی وەرزشیە بڵێن هەیە بەکارهێنێ لە دوکانانی کە شتی سپۆرت دەفرۆشن شتی ڕاضی دەفرۆشن بەس باشتر وە شتێک بێ ئەگەر بینرا بێ باشترین شت ئەوەی بینرا بێ ئەو لەمووی گرنگترە و ئەوەشمان لەبیر نەچێ ئیتر لە هەچ کاتە بێکە لە یەخوڕی کڵاوی سەلامەتی و کڵاوەکە ئەوەی کە جەنابەت بەڵێ کڵاوی سەلامەتی پێش هەموو شتێک با من کڵاوەکە نیشانی بیمەرانمانی بڵێن شێوازێکی تایبەتی هەیە ئەم کڵاوە دوو جۆری شەوایە جیاوازیان هەیە ئەم دوو جۆرە یان تەنیا بەڵێن ڕەنگەکانیانە بەڵێ ئەمەشیان بە من سەرکە سەیرێکی بکەین فەرموو دەوانی سەکە دەستەیەوە بەدەستەوە سوکتر بووە بەڵێ خۆی پاسکیلیش جۆری زۆرە من دوو جۆر پاسکیل مێناوە یەکیان سیباقا یەکیشیان پاسکیل شاخیە ئەوە شاخیە باش من پێم خۆش بوو سەرەتای ئەکسەر لە جۆری وەرزشەکەەوە دەست پێ بکەین با من لەوە دەست پێ بکەم ئەم وەرزشە کۆمەڵە تایبەتمەندی خۆی هەیە بۆ کەسانی وەرزشە ئەنجامێن ئەبێت جەستیشی ئامادەکرا و ڕاهێنانیشی باش بکەن چکە زۆر جار وەرزشەکە گەر تۆ بە شارەزایی جەستەی ئامادەکەی نەچی دیکەی داوانێت زیانە پێ بکەین با لە تایبەتمەندیەکانەوە دەست پێ بکەین تا چەند گرنگە کەسێک کەوێ پاسکی سواری بکات ڕاهێنان بکات خۆی گەرم بکات خۆی بە باشی ئامادەکە ئەنجام پاسکی بەڵێ خۆی هەموو ڕاضێ خۆگەرمکردنی هەیە وایە بەس پاسکی سواریش بە هەمان شێوە ئەتوانی وەکو هەر ڕێزەیەکی هەر وەرزشێکی تر پێشتر خۆ گەرم بکەیت بەڵام ئەگەر خۆشت گەرم نەکەی ئەتوانی بیدایەتی چارەکێک خەفیف بڕۆی تا جوان جسم گەرمە بێ ئەی زەختێکی زۆر نەکەی احتیاجی لێ خوڕیت و ئەمە بۆ کەسێکی ئاسایی کە جەستەیەکی ڕێشێ بێ ئەگەر کەسێک بۆ نمونە چ خانمان بێ چ پیاوان بێ کێشێکی زۆریان هەبێ لەوانەیە ڕێڕەوی هەناسیان بەباشی نەتوانێت هەناسە بات لەگەر تۆزێک بڕوات لەوانەیە نەتوانێت زیاتر بەردەوام ئەمە نەجیاوازێکی بەڵێ خۆی تەعاان هەر کەسۆ بەپێی توانای خۆی مەسا ئەو کەسێک کە کێشێکی زۆری هەیە ئەوانە لەگەڵ یا سوکە پارێزێک بکات و خواردنی خۆی ڕێکاتەوە ئەگەر پاسکی لە توانای لێ بخوڕێ بەپێی توانای خۆی وردەوە دەزیای کار نەک لە کسەر لە کات لە سفرەوە بڕوا بۆ
ئەوەی کە عزیێتی بڵین زەرێکی زیاتر بێ هەموو ڕاضەیەک ئەوێت بە پێی توانێت خۆ بکەیت هەر وەک مەلەوانی ژەکەم جا لاانە مەلەش بزانی بەس لاانێت دەمەتە مەلەکەی پێ نەمێنێ ئەبێت تۆ چی بێ مارەسەوە بە زیاتر کاتی ژووتومانە وەرزشکردن ئەگەر لە مناڵیەوە لە سەری ڕابیت لەوانەیە زۆر باشتر بێ بۆ تەمەنەکانی تر ئەم جۆرە وەرزشە ژوایە تاوان هەموو وەرزی لە مناڵەوە باشتر ڕاهاتی بەڵام هەروەکو هەموو وەرزشەکانی تر تەنانەت ئەگەر پاسی سوارێکی باشیش بوویت پێشتر کەدا بڕایت ینی وەزنشی سەرکەوت کەواتە تۆزێک لە خەڵکی باشتر هەر بێت دیسان دەست پێ بکەیتەوە ڕاضەیەکی باشی بۆ بکەیت عنی وردە زایکەیتەوە تەمرینەکە باشە جا پاسکیل سواری ئایا هەیە پێویستکە لەگەڵی وەرزشی دیکە بکرێت وەک وەرزشێکی تەواوکار یان هەر بە تەواوەتی خۆی تەواوە بۆ کەسێک بەڵێ خۆی ئەتوانی هەر خۆی بەتەنیا باسی سواری بکەی بەڵام لەگەڵ هەموو پاسکی سوارەکە بڵێگەم و یاریەکانی ترە ئەتوانی بیکەی بگرە باشتریشە وەک چۆن مەلە ئەڵەن هەموو لەشە ئەجوڵێ و زۆر باشە پاسکیریش یعنی لەوانە لە دوای مەلەوانی پاسکی سواری یعنی وەرزشێکە بۆ هەموو وەرزشەکانی تری ژایی دەدەر ئەگەر یاریکی تریشە هەبێ خۆ پێداویستیەکان تا چەند گرنگە چکە زۆر کات لای خۆمان هاوڵاتیان لەوانەیە زۆر وەکو جەنابەت ئەوەنە گرنگی نێن بە پێداویستەکە پاسکیل لێ پڕیتن ئەو جلوبەرگەشی هەر لە بەرانە بێت تا چەند گرنگە لەگە پاسکیلەکەیە تۆ جلوبەرگە تایبەتەکە و پێداویستەکانیشە پێ تاوان تۆ ئەگەر مەسەن باسی ئێواکەین تۆ ئەوە جیایەکێک مەسەن 2 کیلۆمەتر یا چێ بۆ سەرکارەکەی و کاتە پێویست ناکات جیلێکی ئاها لە بەرکان بۆ سەرکارەکەیەوە پێویست ناکە زەختێکی زۆریش کا هەم گیان بێ بە ئاراق و بۆ سەری شەوی خۆش نابێت بەس وەکو وەرزشێکی کە وەکو مەسەن ئینسان بۆ سەرکاریش پێڕۆم بەس ئاوانە بەس کە وەکو وەرزش وەکو ڕاضەیەکی مەسەن بۆ نمونە ئەمە 50 کیلۆمەتر بڕۆم 70 کیلۆمەتر بڕۆم ئەو کاتە بە جیلێکی ئاساییەوە بڕۆی زەربەت لێ و لەوان نەشتوانی تەواویکەی پێداویستیەکان وەکو پێم وتی پێشتر ئەوە زۆر گرنگە کڵاو عینەک خۆتۆ ڕاضەش نەگەی بچیت لەوە عینەک زەرورە زۆر دژە خۆر ئەم شتانە کە تۆ پێستە نەسووتێ خۆتۆ بەیانیان زوش بڕێت هەتاوە هەیە ئەو مەسەن ئەوانی کە بۆ ئەژنۆ بۆ ئانیشکوانە زیاتر لە شاخا بەکارێ باشە جا من ئەم پێڵەوە ساحە زۆر سەرنجی دوو جۆر پێڵاویشە ئەوەی خۆی کە لە پێایەتی لەگەڵەوە جیاوازی ئەمان کارێ بەس ئەمان ئەگەر دیقەتی ئەو پایدەری ئەو شاخێ بێ لەگەڵ ئەو سیباقە جیاوازە ئەوە قفڵ ئەبێ بە پایدەرەکەەوە ئەمە چ تایبەتمەندیشێکە ئەمە بەڵێ دانیمە بۆ شاخیەکە ئەمە سیباقە بۆ سیباقی ئەوەیە مەسەن تۆ ئەم پێڵاوی لە پێی منە قاچە خێزەوە پایدەرە هەر جاری شێوازە قاچ جێگرێ بەس ئەمە یەک جار سابتە بێ تایمی هەیە یەک جار بڵین ئەبێ ڕاهێنەرێکی باش تایم بووە بەخوای دانێ کەواتە ئەم بەشانە قفڵە بێ بۆی قفڵ بوو دەرنایە بەس لە حاڵەتێکە ئێتە دەرەوەکە بەلایە کە خۆت بتەوێت خۆت بتەوێت ئەم پێڵاوانە بۆ وەرزە جیاوازەکان هەر یەک شێوازە یاخود بۆ نمونە ئەگەر هەوا ساردی کرد وەرزی بەفربارین بوو گۆڕانکاری بەسەر ئەمانەشە دێت من ئێستا ئەمە بیرم چۆش بێنم ئەمە کیفی هەیە کیفی بەسەر ئاکەی بۆ وەرزی زستان بەس هەر پێڵاویش هەیە بڵین وەک چۆن هەروەکو هەموو پێڵاوی تر تایبەت بێ وەک چۆنڕی زستانێ و هاوینێ بۆی کە بە شوێنێک ڕێی ئاوی لێ بوو یاخود تەڕ بوو یانەوە بوو بۆی پێڵاوەکە تەڕ نەبێت جوان لە زستانە لێخوڕی لە نیوە ڕێبە باران ئەو کیفەی بەسەر ئەو پێڵاوەتەوە ئاویش ناچێتە قاستەوە و سەرمای نابێت کێشی پێڵاوەکان چۆنە؟ وڵای تا تاکێکی عزیێتە کێشی بێ باشە وەسەد هەتا کێشی کەم بێ باشترە ئەمە بۆ پێم وایە بەڵێ مەسەن تۆ ئەڕۆیتە ئەو باسی و پەمپۆ کرد ئەڕۆیتە دەرەوە بە تەمای کیلۆمەترێکی زۆر ببڕۆی پێویستە چوپ پێ بێ پەمپ پێ بێ سێتێکی ئەلەنکی پێ بێ مەسەن ئەج کەسێک ئەبێ پاسی سوار و تۆزێ بەرەو پێشە چێت تۆزێ ینی لە میکانیکی بزانێ باشترە خۆت بتوانانی چوپی خۆ بگۆڕی و ینی بۆی کە پاکەکە و چارەسەری ئەو کێشەی خۆت بکەیت باش باسێکی ئەو کڵاوەمان ئەگەر بۆ بکەی ئەو کاتە بە ناتەواوی مایوە قسەکردنەکەەوە ئەو با بڵێن بۆشایانی کەتیایە ئەم فۆرمەی کە هەیەی هەموو ئەمانە بۆ بیری لێکراوەوە لە دیزاین ئەوە تەمان ئەم کڵاوانە تقریبا هاوشێوەن تەمان هەمووی بۆ هەوا بڕینە ئەم کورانی تیاتی بۆ هەم بۆ خۆشت بۆی فێنک بی دوو جوارە سێ ئەم کڵاویان کە بەشێکی پێشەوەی پێوەیە باشە مەسەمە بۆ کەوتنەکە لە پێشە بووی دەموچاونیا بە عەرزە ئەو کڵاوان سیباقە ئەوان پێوی نییە ئەمەش بڵین بۆ شاخی ئەمە لە سفرەوە یعنی ئەمە هەرە کەمترین بەقوتەکەیەتی لەرێ و زیعاکە هەیە تۆزێک بەقوتر ڕوا بۆی وەکو ئەگە بینیوێتە ئینی ماتۆر دەموچایشدا بەس ئەو بۆ چی
مەسەن کە لە شاخێکی زۆر بەرزەوە جەمپ و شتی واکەن بۆ داون هێڵ واتنە خوارەوە باشە ئەم جۆری سەر ئەژنویانە بەڵێ شێوەکان فەرقیان هەیە ئەمان ئانشکە ئەو ئەمە ئەنیشکە ئانشکە باش ئەمانە ئەکرێتە تا چەند دەست. پارێزگاری زۆر باش مەسەن تۆ لە شاخێ لە شوێنێ ئەەکەوی بەسە بەردێ شتێکا و بەردە عزێتی ناوکاتەوە ئەپارێزێ ئەژنۆ دیا بە بەردێکە زۆر باشە ئەو کاتە تۆ تووشی پێکانێکی قرس نابی زیاترین پێکانەکان کە لە پاسکیل سواریە لەوانەیە تووشی کەسی پاسکیل سوار بێ کامانەیە وڵی تاان وڵای بڵم چی زۆر هەیە پێکانی تر مەسەن لەکوێ لە شاخە لەسەر لە پاسکیل سواریەکی ئاساییە بەڵێ مەسەن تۆ کە یەکێ پاسکی سواری مەزبوط بێت تەمان لە خۆیەوە ناکەوە نیە بۆمە لەسەر جادەکان جای وایە هۆکارەکەی شۆفێران ماتۆر سوارەکان کارەکەی وی خەتێکی پاسکیلمان نییە ئسانی تاان مەسەن شوێنی پاسکیلت نییە بۆ هیچ بەس مەسەن جادەکانی خۆمان خۆ دەزانین لە پڕ تاسێ لە پڕ سارێک ئیستۆپەکە لە بەرێم توانە ئیستۆپی پاسکیل ناگاتە ئەوەی توانای پاسکیلی بتوانەی ئیستۆپی سارێک فریای وەستانەوە ناکەوێت ئەولانە پاسیلای خۆ بە سارەکە یان جای وایە مەسەرەن سارێک لە بەردەم تا فەرعێک هەیە تۆ لە سوعاتێکی باش ئەڕۆی سی چل ئەڕۆی سیارە ئەوش بە هەمێز لە بەردەم تا ئیستۆپەکەەوە ئێوە لابە چاوەڕێ ناکات خۆشی خوێندوێتی کە کاتی ئیجازەوە دەگرێت ئەبێت چاوەڕێکە مەسەن تا تۆ ئایا تێ ئەپڕیا لە عادێ حەق بە پیادە و بە مەسەن پاسی سوارەکە ئەبێت لە دەم فەرعەکە بەس بەعام تۆزێک پێویستمان بە هاڵی هۆشیارێکی زیاتر هەیە کاتە لای ما بە زیاتر پاسکیل سوارەکە وریاتر بێ تۆ ناسکتری لەسەر مە بس تەنانەت ئاخە تۆ ناسک زەبوو زیاتر دەرەکەوێت یاساکانی هاتوچوە بە قسەکەی جەنابەت حەقێکی زۆر درەوە بە پاسکیل سوار بەڵام وا دیارە لای ما بە ئێوە زیاتر وەریا بێ جا ئێستا بابینە سەر ئەم بابەتە باسی ئەوەت کرد کە ئەبێت تۆزێکیش لە میکانیکی بزانێ زیاترین کێشەکان کە لە ڕووی میکانیکیۆلانەیە لە پاسکیلێکا ڕووبدات کامانەیە بەڵێ تر زیاتر ئیستۆپ و گێڕ و ئەوانە کە گێڕەکانی خۆش نایگۆڕێ مثلەن تایە پەنچەر بوونێکە تایە گۆڕینێکە زۆر باش شتێکی بەسیط یان تایم هاواتێکردنێکە بزانین چەنی هاواتێکی ئەوانە زۆر گرنگە با باسێکی پاسکیلەکان بکەین باش لە ڕووی کێشەکان و فەرقیان هەیە کێشی پاسکیلەکان بەڵێ تاوان پاسکیلی هەتا کێشی با کەم بێت زۆر باشترە باش کەواتە ئەمە پێم وایە هەر بە شێوە قەبارەشا دیارەکە کێشی کەمترە لەوەی باشە باسێکی ئەمان ئەم پاسکیلە بکەین چەند جێڕێکی لەسەرە بەڵێ ئەمە تا چەند گرنگە تۆ بزانی بە پێی شوێنەکان ئەم جێڕاناگۆڕی ئەتوانی یەکسەر بە دوایەکە بیگۆڕیانە بێ ماوەی بیتێ تا گەیتە ئەو شوێنی کە ئایامە هەورازە یاخو شوێنێکە کە بەردەڵانە یان شوێنەکە پێویستە زیاتر قورسیکەی باش ئەمانە چۆنە گۆڕێ و باسی کۆمەڵە تایبەتمەندیش بکەین کە لەم پاسکیلانە ینی سێری دەستکی ئەوە بکەیت لەگەڵ دەستکی ئەمە لەوانێ شێوەی تۆ بگۆڕێ بەس ئەوەی کان لەوانە بە ئاسایش بۆستی بەڵێ تەمان ئەو پاسکیلی بەردەستەوە سیباخە ئەو سوکانە بۆچی دروستکراوە بە حاڵەتێکە دەستی خواریشەوە هەیە ئەندوو دەستکە لەم لەسەرم لە خوارش دەتوانی لێرەش دەست بگریت بەڵێ لە خوار لێرەش دەست بگریت لە خواریشەوە لێرەش دەست بگریت بەڵێ ئەمەی خوارەوەیان بۆ سیباخ زیاتر هەوا بڕەوە تۆ لە حاڵەتێکە هەوای ڕوبەڕوو دێت و سرعەتێکی باشە هەیە هەیە سرعەت دانەبەزێ زیاتر خۆت کۆکەیتەوە زیاتر بۆی لە سرعەتا بمێنیتەوە باسی گێڕەکانە کرد تا ئەم تۆ ئێستا ئەگەر بەڵێ سیارەی گێڕعادی خۆی مە چەند جێڕی هەیە ئەوە لە دوا دەگێڕە مەسەن لە سارەشە ساری گێڕعادی ئەگەر ئەڕێ بە هەورازێکە هەڵە داوای گێڕەکە تۆش هەستی پێەکەی مەسەن لە سرعەتێکە ئەڕۆی سی ئەڕۆیت بۆ نمونە وردەوە دەمەی لە هەوراز ئەکە ئەبییت و هەستایی خۆی سێگە دابەزێ ئەو گێتشی لەسەرە مەسەن تۆ ئەوە کە گەیشتم تۆزە بەرەو پێش بڕۆی ئەبێ ئاگا لە سرعەتی خۆبێ مە پێوەری دڵە ئەی بەستی لە دڵە لێو پیشانتەیە چەند لێدا لەسەر سنگە سرعەتی فڕی پای دەرەکات وە سرعەتی پاسکیلەکە خۆی مەسەن تۆ سرعەتێکی ئەتێ سابتیکەی سی ئەڕۆیت بەرەو هەورازێکە ڕۆی سێرەکەی توانات نیە خەریکە دابەزە گێرە کشلترەکەی گێرە کشلترەکە جایەکتر هەوراز تەواوی بەرەو خوار ئەڕۆی سێرەکەی سی یاڕێش تا پایدە لێ ناخوێتێت سی پێنج چل پێویستی بە چیەکی بەی گێڕەکە قورسترکەی سرعەتەکەی زۆر باشە جا ئێستا بابێنە سەر ئەوەی کە زۆر جار ئەبینین ئەوترێت هەر کەسێک زیاتر لە وەرزشەکەیە پسپۆڕی زیاتر بێت ئەبێت پاسکیلێکی زۆر پرۆفشناڵتر بەکاربهێنە ئیمکانیەتی زۆرتر بێت و تەنانەت ئەبینین کە نرخی پاسکیلەکان هەنێک جار زۆر سەرساماوەرە با لەسەر ئەم بابەتە قسە بکەین کە ئەو ئیمکانیەتانەی کەلانەیە لە پاسکیلێکی پرۆفشناڵە هەبێ کامانەیە کە جیایە کاتۆ لە پاسکیلێکی ئاسایی ینی لەر تەمان پاسکیلی
بۆ بڵین بۆ پێشبڕکێ و بۆ ینی بۆ پرۆفشناڵان بەکارمێنێ ئەبێ ینی کوالتیکی باش بێت کوالتی باش بە پاری باشە کڕێ ئێستا پاسکیلەکان خۆی ئەو مادەی لی دروستەکە جاران ئاسن بوو دوایەوە پێشتر پێشکەوتر بڵین بەرەو پێش و فافۆنیشیان بەکارێنا بۆی وەزنی سوکە بۆی وەزنەکەی کەمتر بێ ئێستا و پاسکیلە لەبەردەستۆیەک کاربۆن فایبەرە سێجە لە فافۆن سوکتر و سێجەش لە فافۆن بەقواترە تەمان ئەو شتە بەدەست دروست ئەکرێ قورسە ئەرکی دروستکردنی تێچووی زیاترە و گرانترە باش تەنیا کێشەکەی سەرکە ئەگە پرسیارەکە لەوێ نوچێتەوە کێشەکەی فەرق ئەکات یان لە ڕووی گێڕەکانەوە لە ڕووی مواصفاتەوە ئەزای چۆنە کوالەتیەکان مەسەرەن هەروەکو جلوبوار وەکو هەموو شتەکانی تر مەسەرەن کڵاوێکەکەی بە 1000 دینار کڵاوێکشێ بە 50000 مارکەکە ئیگۆڕێ لە شکڵاو پێکبان تقریبان ئەو گێڕەش مواصفاتی ئەو یان هەر سیارەکانیش هەمان مارکەیە سارەکەی بە دەفتەر نییەکە سارێکژێ هەمان مارکە بەت بە دەفتەرە بەس ئەو سارێکی پسکۆلی ئەو سارێکی مواصفات بەرزترە مواصفاتی گێڕەکە ئیگۆڕێ مواصفاتی ویل تەنانەت ویل هەیە جووتێ ویل لاان بە 20 وەرەقەنەی کڕی زیاتریش بەس ویلەکە با ئەنجا باسی شۆ بکەین بەشداریکردنی خۆت لە پێشبڕکێکانە بەشداری کردووە ئەم لە ناوخۆ ئەم لە دەریشەوە بەڵێ تاوان مەسەلا من لەم ناوی پاسی سواریم کرد بەس وەکو شێوازێکی ئەوە ناوەکو بڵین وەکو پێشبڕکێ و شمانە بۆ خۆم کردومە بۆ سەرکار پێی چوومانە بەس ئەگەر تۆزە زیاتر بە جددی کردی بێتم لە 2016 بەدووا بوو زیاتریش بە شاخی دەستم پێ کرد بەشداری لە ناوخوا بڵین لە سلێمان یەکەم پێشبڕکەیان کرد لەوای یەکەم بوو پێشبڕکەی ترمان کرد لەسەر ئاستی کوردستان پلەی دوم بەکارێناوە بەدەستهێناوە و لەسەر ئاستی عێراقیش بەشداریم کرد پلەی حوتم بەدەستێنە پلەی دێمیشم جایکتر بەدەستهێناوە بەس ئەو کاتە ئێمە لە چاو پاسی سوارانی تر ئەوان زۆر دەرەوەیان بینی بوو شتی لەو بابەتە بۆ تەمەنیش دەوری هەیە ئەوانە لە تەمەنێکی گەنجی ترەوە وەکو پرۆفشناڵ ئەویان کرده بوو بەس بە ینی لە چاو خۆیان ئەنجامێکی زۆر باش بوو بەدەستهێنا بوو باشە ئێستا باسی ئەواکەی تەمەن دەورە بینێت تەمەن چ کاریگەری دروستەکە تەنیا لەسەر هەناسەکانە لەسەر ماسوولکەکانە کاریگەری تەمەن لەسەر وەرزشی پاسکیل سواری چییە؟ تاوان ئێستا تۆ یەکێک گەنج بێ یەکێک بە تەمەن بێ هەر بە هەورازێکی 20 مەتر بە پێ بڕۆ بە تەمەنەکە هەناسەبەرکەی تێکەوێ گەنجەکە بەتواناترە بەبێ ڕێزەشی کردبێ ئاسانتر بەرگێ و هەورازادێ باشتر وایە مەسەرەن ئێستاوانی کە ئەچنە بواری پاسکی سواری وەکو بڵین وەکو پێشبڕکێوانە لە تەمەنێکی هەرزەکاریەوە دەست پێ بکەن و کە کاتێک بوونە تەمەنی گەنجی کە ئەو پێگەشتی باش توانایەکی پتە و نەتیجەی باشیانەوەی شان زۆر باشە دەستەکانە خۆش بێ سپاس بۆ ئامادەبوونێ بە هیوای ئەوەی کە ئێماڵی نمونە و زیابێ بە هیوای ئەوەش یەگەر کەسێک لەم شاشەی ئێمە بینەرمان بوو بێ بتوانێت سوود لەو ڕێنمایانی تۆر بگرێ وەکو پاسکیل سوارێ زۆر زۆر بەخێر